دوو حیزبە حکومڕانەکەی کوردستان کە 33 ساڵە حکومڕانیەکی شکست خواردوویان لە هەرێمی کوردستان درێژە پێداوە. لە دوای ساڵی 2003شەوە هەمان ئەزموونی شکست خواردوویان لە بەغداد هەبووە و 22 ساڵە نەک نەیانتوانیوە مافەکانی هاوڵاتیانی هەرێم بەدەست بهێنن، بەڵکو ناردنی کەسانی گەندەڵ و شکست خواردوو وێنەیەکی ناشرینی کوردیان لە بەغداد نیشان داوە و لە بری مافی خەڵکیش شەڕی مافی حزبی و کەسی خۆیان کردووە. لە بەرامبەردا کۆمەڵی دادگەری کوردستان و ئیسلامی پێشوو بە کەمترین ژمارەی نوێنەرەوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق گەورەترین شەڕی لەسەر مافەکانی خەڵکی هەرێم کردووە. ئێستا بە ژمارەیەک لە کاندیدی بەهێز و بە توانا دەیەوێت درێژە بە خەباتی بەرگری لە مافە نەتەوەیەکان بدات. هەردوو لایەنی دەسەڵات لە هەرێمی کوردستان لە ڕابردوو خەڵکێکیان وەکو پەرلەمانتار کاندید کردووە ناردۆتە بەغدا. ڕێزم بۆ هەندێکیان هەیە کە ئینسانی چاک و کارا بووین، بەڵام بەڕاستی بەشێکی زۆریان لەسەر ئەو ئەساسە بووە کە وەلایان بۆ حزب هەبووە، بۆ شەخص هەبووە، بۆ کوتلە هەبووە، واتە لە نێو حزبەکە بۆیە کاندیدیان کردووە، چونکە وابەستەی سیاست و نەهج و تەوجیهی کەسێک بۆ یا هی کوتلەیەک بووە. بۆیەش هەر ئەوانە نەیانتوانیوە لە بەغدا وەکو پێویست دەور ببینن. هەندێکیشیان لەوانە بەڕاستی کە نوێنەرایەتی هەندێک لە بەرپرسە باڵاکانیان کردو لەوێ زیاتر خەریکی مافی شەخسی و مافی حزبی و بازرگانی بووینە. هەر بە هۆکاری گەندەڵی و نادادیەوە چەند وەزیرێکی حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق متمانەیان لێ سەندراوەتەوە. ئەوە جگەلەوەی نەیانتوانیوە بەرگری لە مافە نەتەوەیەکانی کورد بکەن. زۆرینەی ئەو نوێنەرانەی کە لەلایەن ئەو دوو پارتەوە ڕەوانەکراون یاخود هەر سیاسەتی هەردوو حیزبەکەەوە بۆ زیاتر ئیشان لەسەر بەرژەوەندیە حیزبی و شەخسیەکان کردووە، لەوەی زیاتر کاژ لەسەر بەرژەوەندی نەتەوەیەکان و نیشتمانیەکانی هەرێمی کوردستان بکەن. بەشێک لەو نوێنەرانەی کە لەلایەن هەردوو پارتی دەسەڵاتدارەوە ڕەوانەکراون جار لە وەزیر بێ یاخود لە نوێنەرایەتەکانی دیکە هەرێمی کوردستان ساحبی سیقیان لێکرایەوە لە ئاستی وەزیر بۆی ئەوەی کە گەندەڵی لێ ئاشکرا بووە کە ئەمە بەڕاستی بۆ نوێنەراتی هەرێمی کوردستان شتێکی جوان نییە. پارتی و یەکێتی 22 ساڵە لە عێراقی نوێدا بەردەوام دەیان پەرلەمانتار و وەزیر و بەرپرسی باڵایان هەبووە. هەمیشە لە هەرێم دژی بەغداد قسەیان کردووە و لە بەغدادیش بەشان و باڵی ئەواندا هەڵیان داوە، لەسەر حسابی پرسان نەتەوەیەکانیش گیرفانی خۆیان پڕ کردووە. بەڵام کۆمەڵی دادگەری بە کەمترین پەرلەمانتارەوە نوێنەرایەتێکی ڕاستەقینەی خەڵکی کوردستانی کردووە و شەڕی لەسەر مافە دارایی و نەتەوەیەکان کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.